وەرزی دروێنەی گەرموجۆ لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە و لە کاتی ئێستا جوتیاران خەریکی سنینەوەی بەرهەمەکانیانن کە ماوەی چەمانجێکە چاوەڕوانی دەکەن. لەگەڵ ئەوەشدا داوا لە حکومەتی هەرێمی کوردستان دەکرێت ڕێگا لە هاوردەکردنی بەرهەمی دەرەوە بگرن بە پێچەوانەوە جوتیاران زەرمەند دەبن. دورنەی گەرمی عادەتەن 25 دەست پێ دەکات لە دەشتی مالێرە لە دەشتی شەمام بەعام بەخۆی ناوچەکانیش فەرقی مەسەڵەن ئێستا لە قەرات لەوانەیە لە دەی 5 دورنەی گەرم دەست پێ دەکات زۆ زووتریش کەندێناوە 6 ڕۆژ لەگەی فەرقە خۆی بە شێوەیەکی گشتی دەڕاستە لە دەشتی هەولێر و لە زۆر مەنتیقەی تریش عەربە بە عەربەیە. بەهۆی جیاوازی کەش و هەوا لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر وەرزی دروێنە لە هەرێمی کوردستان دەست پێ ناکە و کاتەکانی جیاوازە کەچی بەهۆی مەترسی لە سووتان و کارەساتی سروشتی جوتیاران هەوڵ دەدەن بە کاتێکی زووتر بەرهەمەکانیان بدورنەوە. وڵای پارێسە عەبدڕاستی هەیە مەقسەد سەپانیەکەی پێ ناگوازرێتەوە لە بە گەرمای ئێستا عین دواداتە تڕێلەکەی مەقسەد عەربە بە عەربەیە تەنو نیوەچی لەگە تڕێلەکەی دەنێریتن پارەکە لە دەینتەوە. جێئاماژەیە ساڵانە لە مانگەکانی 5 و 6 کاتی دروێنەی گەرموجۆ لە هەرێمی کوردستان دەست پێ دەکات لەگەڵ نەبوونی هاوکاری حکومەتی هەرێم بۆ جوتیاران هاوکات لەلایەن حکومەتی عێراقەوە زۆر جار پارەی بەرهەمەکانیان دوا دەکەوێت بە جۆرێک لە کاتی ئێستا پارەی ساڵانی ڕابردوو جوتیارانی کوردستان لەلایەن بەغداوە خەرج نەکراوە. تاها عەبدوڵڵا گەلی کوردستان هەولێر.